قەیرانی کەشووەوە کۆتایی هاتنی سەردەمی نەوتی ڕەشی خستووەتە خشتەی کارەکانیەوە. ئەمەش لە کاتێکدایە تا ئێستا ئابووری جیهان بە شێوەیەکی سەرەکی پشت بە سوتەمەنیە بەردینەکان بەستووە. Beyond Oil and Gas Alliance that will be launched in exactly an hour. ڕۆمین ئیولالن چالاکوان لە کۆمەڵەی ئۆیل چێنج ئینتەرناشنال پێی وایە ڕوودا و گۆڕانکاریەکانی 2021ەوەیان دەرخست کە پیشەسازی نەوت داهاتووی نییە. لە مانگی یاری ئەم ساڵیشدا ئاژانسی وزەی نێودەوڵەتی سەرنجی بۆ ئەوە ڕاکێشا کە پێویستە هەموو وەبەرهێنانێکی نوێ لە پرۆژەکانی وزەی بەردیندا ڕابگیرێن. ئەگەر جیهان بیەوێت بە هاتنی ساڵی 2050 ڕێژەی دەردانی غازە کاربۆنیە زیان بەخشەکان بگەێنێتە سفر و بتوانێت سنوورێک بۆ مانەوەی پلەی قەتیزبوونی گەرمای زەوی و ڕاگررتنی لە 1.5 پلە دادا بنێن. ئەم داوایەش هاوشێوەی شۆڕشێکە بەلای ئاژانسەکەوە کە لە یەکەم شۆکی نەوتیدا لە ساڵی 1970 بۆ پاراستنی ئاسایشی وزە لە دەوڵەتە دەوڵەمەند و بەکارهێنەرەکانی نەوت دامەزراوە. ساڵی 2021 ڕووداوێکی سەرەکی بە خۆیەوە بینی کە خۆی لە هاوپەیمانیەکی وڵاتان دەبینێتەوە لە لووتکەی کەشوهەوای ناسراو بە COP26 لە گلاسکۆ کە بەڵێنی وازیێنانی پلەبەندیان لە بەکارهێنانی نەوت و غاز داوە لەگەڵەوەی هیچ وڵاتێکی وەبەرهێنەری سەرەکی نەوت و غاز نهاتۆتە ناو هاوپەیمانیەکەوە. ئیولالن لە کۆمەڵەی چێنج ئینتەرناشنال دەڵێت چیتر باسکردن لە کۆتایی هاتنی دەرێنانی هایدرۆکاربۆنەکانی ژێرزەوی لە لووتکەکانی تایبەت بە کەشوهەوادا لە قەدەغەکراوەکان نییە، گەرچی لە ئێستادا سوتەمەنی بەردینی 180 وزەی بەکارهێنراوی پڕ کردوێتەوە کە ئەمەش بەو واتایە دێت بزوێنەری سەرەکی پیسبوونی گۆڕانکاریەکانی کەشوهەوایە. ئەو کات مەعز عەجمی شارەزای وزە لە کۆمپانیا خزمەتگوزاریە پیشەییەکان دەڵێت چەند ساڵێکەوەمان بۆ ڕوون بووتەوە کە کۆتاییاتنی سەردەمی نەوت نزیکە، بەڵام ئایا جیهان ئامادەیە بۆ ژیانێکی بێنەوت؟ ئاژانسی نێودەوڵەتی وزەش پێی وایە هێشتا خواست لەسەر نەوت لە بەرزبوونەوەدایە پێشبینی کردووە ئەمساڵ خواست بگەڕێتەوە ئاسی پێش سەرهەڵدانی کۆرۆنا، ئەوەش نزیکە لە 100 ملیۆن بەرمیلی ڕۆژانە. هەروەک بەهۆی بەرزبوونەوەی نرخەکەشیەوە وەبەرهێنەرانی نەوت داهاتێکی زیاتریان دەست دەکەوێت، ئەمەش وا دەکات بیر لە پەرەپێدانی پرۆژەی نەوتی زیاتر بکەنەوە. لای خۆیەوە محەممەد بارکیندۆ سەرۆکی ڕێکخراوی ئۆپیک دەڵێت ئەو کەسەی پێی وایە پیشەسازیەکانی نەوت و غاز بوون بە بەشێک لە ڕابردوو بە هەڵەدا چووە، باسکردنیش لە وەساندنی پرۆژە نوێیەکانی وەبەرهێنان لە بواری نەوت و غاز بابەتێکی چاواشەکارانەیە. باتی بۆیان سەرۆکی کۆمپانیای نەوتی تۆتاڵ ئینەرجی فەڕەنسی وتوویەتی گۆڕانکاریەکە لە بەکارهێنانی وزەی جێگرەوە هەر ڕوودەدات، بەڵام ئەمە کاتی دەوێت بە بۆچوونی بۆیان لە داهاتوودا خواز لەسەر سوتەمەنیە بەردینەکان کەم دەبێتەوە. بەو پێی بەکاربەران دەتوانن لەمە دو ئۆتۆمبیلی کارەبایی بەدەست بێنن. ئەمەش لە کاتێکدایە لە نیوە یەکەمی ئەم ساڵدا ئۆتۆمبیلە کارەباییەکان تەنها ڕێژەی لە 170 ئۆتۆمبیلی فرۆشراویان پێکێناوە، بەڵام پێشبینی دەکرێت ڕێژەکە لە داهاتوودا بەرزتر ببێتەوە.